وابزانم ڕەوشی پێکهاتەکان لە کوردستاندا خاستن ئەگەر مقارنە بکەی لەگەل خەڵکی ینی باشووری عێراق و حتى لە دەوڵەتەکانی تریش تا هەندێک ڕەوش پێکهاتەکان لێرە زۆر باشە چونکە هەندێک ڕاست هەندێک پێکهات هەیە پێکهاتی ڕەسەنووانە و هەندێک پێکهاتی تر هەیە لە باشووری عێراق هاتوونە لێرە دەژین و زۆر بەخۆشی وانە مەسەلەن وەکو بەهایەکان وەکو سابیە وەکو ئەوانی تر بەڵام من ئەمە شتێک بڵێم ینی پێکهاتەکانی ڕەسەنی هی کوردستان هەر لە مێژەوە هیچ ئەتوانم بڵێم مشکلە شتیان نییە ینی ئەگەر تو ئێستا سەیری کوردستان بکەی دەبینی هەل لە دێر زەمانەوە مەسەن دێکانی مەسیحی لەناو ئەو شاخەکان هەتا حدودی تورکیاوانە هەیە ئێزیدیەکان لەوێ هەن هێستاش تەمان هەتا جوولەکەکان شەتا پێنجەکانوانە هەبوو